ئازیزان سڵاتان لەبێ و ئێوارەتان باش هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان خوازین هیواخوازین کە هەموو لایەکتان لە ساغ و تەندروست بن. خۆشەویستان وەک دەزانین هەر لە سەرەتایی دەرکەوتنی ڤایرۆسی کۆڤید-19 بە چەندین شێواز پشکنین بۆ هاوڵاتیان کراوە بۆ ئەو کەسانی کە توشبووی ڤایرۆسی کۆرۆنا بوون یاخود ئەو کەسانەشی کە گومانیان هەبوو یاخود ویستیانە بۆ دڵنیای خۆیان پشکنی بکەن. هاوکارمان ژین عەبدوڕەحمان بە وردی بابەتێکی بۆ ئامادە کردوین لەسەر شێوازی پشکنینەکان و چۆنێتی پشکنینیکردن بۆ هاوڵاتیان لەگەڵ دکتۆر شاکۆ. پێکەوە بینەریە و بابەتا بین و لەگەڵتانە بەردەوام ببین. ئێرە دەستەی کوردستانیە بۆ دیراساتی استراتیجی و توێژینەوەی زانستی کە سەر بە وەزارەتی خوێندنی باڵایە و تاقیگەی کۆرۆنا بە هاوبەشی لەگەڵ فەرمانگەی تەندروستی سلێمانی بەڕێوە دەچێت. تیمی کەناڵی گەلی کوردستان بە شێوازێکی ورد قۆناغەکانی شیکاری ڤایرۆسی کۆڤید-19 پیشان دەدات. وەک هەنگاوی سەرەتا پێویستە جلوبەرگی تایبەت بە خۆپارێزی بپۆشین تاکو بتوانین لەگەڵ ستافی پسپۆر بچینە ئەو ژوورەی قۆناغی یەکەمی هەڵۆشانەوەی ڤایرۆسەکەی تیادا ئەنجام دەدرێت. ستافی پسپۆری نێو ئەم تاقیگەیە هەڵگری بڕوانامەی ماستەر و دکتۆران لە دەستنیشانکردنی نەخۆشیدا. باش ئەوەی کە نمونەی نەخۆشەکان وەرگیریان لە نەخۆشخانەکان ڕاستەوخۆ دەهێنرن بۆ دەستەی کوردستانی یاخود نەخۆشخانەی شەهید تاهیر. ئێرە وەکو دەستەی کوردستانی ئێمە بەرپرسین لە شیکارکردنی نەخۆشەکانی نەخۆشخانەی شەهید هێمن، شەهید ئاسۆ و هەروەها شار و نەخۆشخانەی هیوا. پاش ئەوەی نمونەکان ئەگات بە دەسمان ئەگەر هەمان ڕۆژبانی زوو بگاتە دەسمان ڕاستەوخۆ شیکارێکین. بەڵام ئەگەر درەنگتر گەیشت لە کۆتایی ڕۆژا گەیشت ئەوە ئەکرێتە ناو فرێزەرەوە بۆ ڕۆژی دوایی دەبانیا دەست پێ ئەکەین وەکو ئێستا وەکو ئەو نمونەیە. ئەمان نمونەی نەخۆشیەکان نمونەی نەخۆشێکی شەهید هێمنە نەخۆشخانەکە لە نەخۆشخانەی شەهید هێمن داخل کراوە ئێمە دەستەکەین بە شیکارکردن. وەک دەیبینیت ئەمە یەک سوابیتیایە و ناوی نەخۆشەکەشی لەسەر تۆمار کراوە بە ناوی فاتمە جەمال ئیسماعیل SH470 ئەوە ژماری تۆمارەکەیەتی S یعنی شەهید H یعنی هێمن ژماری نەخۆشەکەش 470. وەکە دەیبینی تەنها یەک سوابیتیاواتە تەنها لە یەک نەخۆش وەرگیراوە نەخۆشێکی تریتیانی. ئەمەش کۆدەکەیەتی S بە هەمان شێوە کۆدمان کردووە SH470 واتە ئەمە نمونەی نەخۆشەکەیە کە گواستومانەوە بۆ ناو تیوبەکە کە ئامادەی بۆ شیکارکردن. بۆیە ئێستا ئێمە قۆناغی دووەم دەست پێ ئەەکەین کە مادەی شیکارکەرەکەی تێ ئەەکەین بۆی کە ئەگەر ڤایرۆسەکە هەبێ هەڵبۆشێتیایە. دەستپێکردن بە قۆناغی یەکەمی شیکاری ڤایرۆسەکە پێویستە لە نێو ئەم شوشە پارێزراوەدا بێت
چونکە لە کاتی هەڵبچڕینی نمونەی نەخۆشەکە ڤایرۆسەکە بڵاو نەبێتەوە و ئەم ئامێرە هەواکەی ناوی هەڵدەمژێت و پاکژی دەکاتەوە. پاش ئەم قۆناغی دووەم دەست پێەکە کاکرێتە ناو جیهازی سەنتەرفیوجەوە. ئەم قۆناغا کەوەکو ئەیبینن وەکو دەیبینن نزیکەی 3 کاتژمێر بۆ 5 کاتژمێری پێ ئەچێ و چەندین جار دووبارە ئەکرێتەوە. پزیشکی پسپۆر نزیکی 5 سعات لە نێو ئەم ژوورە دەمێنێتەوە تاکو قۆناغی یەکەمی شیکاری ڤایرۆسەکە کۆتایی دێ. لەم بەشە ئەبینی هەموو عینەکە بەهۆی ئەم جیهازەوە پاڵفتا ئەکرێ ئەچێتە ژێرەوانە، بەشی ڤایرۆسەکە ئەچێتە ئێرە لێرە ئەگیرێت. بەشێکی وەکو بینێک وایە، وەکو بێژنێکی ئیسفنجی وایە، ئەتوانێت پاڵفتەی ڤایرۆسەکە ئەگەر لە نەخۆشەکە هەبێ ئەیگرێت. بە هەمان شێوە مادەکانی تر زیاد دەکەین. وەکو دەیبینین هەر یەکەی ستێپێکە قۆناغێکە، ئەمە قۆناغی یەکەم، ئەمە قۆناغی دووەم. لەم قۆناغە هیچ شتێک نابینین، تەنها ئەو پرۆسێسانەی بەسەرا ئەهێنین کە پێویستە بۆ هەڵوەشاندنی ڤایرۆسەکە. تەنها ئەم قۆناغە ئەمەی کە لەم ژوورەیە ڕوئەدا تەنها ئەو مادانەی کە پێویستن بۆ هەڵوەشاندنەوەی ڤایرۆسەکە ئەگەر لە نەخۆشەکە هەبێت، لە نمونەی نەخۆشەکە هەبێت، پێویستە ئامادەسازی بۆ بکرێت و ئەو قۆناغانە تێبپەڕێنی. ئەم ژوورە بەشێکی دابراوە لێرە و بە شێوازێک دیزاین کراوە کە سیستەمەکەی تایبەتە و ئەم فلتەرانە ئاڵوگۆڕی هەوای ژوورەکە پاک دەکاتەوە. لە ئایندەدا هەر تاقیگەیەکی حکومی یاخود ئەهلی بێوێ شیکاری کۆرۆنا ئەنجام بدات، پێویستە هەمان تایبەتمەندی ئەم ژوورەی هەبێ. ئەمیش لە ڕووی مادیەوە نرخێکی زۆری تێدەچێت. بە هیچ شێوەیەک ناتوانین دیاریکەین ئایا بوونی ڤایرۆسەکە هەیە یان نا، بەس تەنها ئەمە ئامادەسازیە. یعنی ئەم قۆناغانەی کە لێرە نزیکی 5 کاتژمێر ئەخەیانێ تەنها بۆ ئەوەی کە ڤایرۆسەکەمان دەستکەوێت. بەڵام ناتوانین بەم شیکاری کە لێرە ئەیکەین بە کەسەکە بڵین ڤایرۆسەکەی هەیە یان نا، ئەبێ بەشی ئامێریش ئامادەسازی بکرێت، لە بەشی ئامێرە دەستنیشانەکرێت. پاش ئەوەی کە ئەم قۆناغە بە چەندین جار دووبارە ئەکرێتەوە بۆ هەر ستێپێک یەکێک لەم مادانەی تێ ئەکرێت، پێویستە جارێکی تر بکرێتەوە ناو ئامێری سەنتەرفیوج کە ئامێرێکە بەهۆی هێزەوانێ جیایەکاتەوە، پاڵفتەی ئەکات، جارێکی تر مادەی دووەم و مادەی سێیەم و مادەی چوارەمی بۆ زیاد ئەکرێت. ئەم قۆناغانە قۆناغ کاتێکی زۆری ئەوێت کە دوایی ئامادەکرا کۆتا قۆناغ. ئەم قۆناغەیە کە ئەیبینە، ئەمە کۆتا قۆناغە، نمونەی نەخۆشەکان دیاری کراوە کە پێش من دەستیان پێکردووە. ئەگەینە قۆناغێک کە دڵنیاین هەڵوەشاندنەوەی ڤایرۆسەکە دەست پێ کردووە،
مادێکی بۆ زیاتین کە ئامادەیە بۆ قۆناغی شیکارکردن. پاش ئەوەی کە نمونونەکانمان ئەوکو ئەیبینن ئەوە کاکتۆ بەرهەم دەست پێەکە شیکاری نەخۆشەکانمان کردووە نمونونەکان هەڵەگرین. ئەمە نمونونەکان هەڵەگیرین بە هەمان شێوە نمونونەکان ئاوای بەم شێوەیە هەڵەگیرێ. ئەمەی کە ئەیبینن ئەمانەی ڕۆژانی ڕابردووە هەر هەمووی بۆ نمونە ئەمە 12 کراوە تیمی 2 کردوێتی. ئەمە تیمی 1 کردوێتی 11 کراوە ژمارەی کۆدەکانیشی لەسەرە لە چەندەوە بۆ چەند دەست پێەکە وی چ نەخۆشخانەیەەکە. ئێرە هەموو نمونونەکان پارێزراوە، یعنی لە مانگی 4ەوە کە ئێرە دەستمان کردووە بە شیکارکردنی نەخۆشی لە مانگی 4ەوە هەتا ئەمڕۆ کە کاتە نزیکەی 3 مانگ و نیو هەموو نمونەی نەخۆشەکان و ئەوانشی کە شیکاری تریان بۆ کراوە کە گومانایی بوون کە هەڵگری ڤایرۆسەکان هەموو نمونەی نەخۆشەکان پارێزراوە 1 بە 1 و هەچ کاتێکیش ئێمە بۆی کە نەخۆشیە گومانی هەبێ ئەتوانین نمونونەکەی پارێزراوە لامان بۆی دووبارەکەینەوە. سەرڕای ئەوەش هەڵمان گرتووە بۆ کاری توێژینەوەی خۆمان بۆ خۆشمان و بۆ ئەو لایەنە پزیشکانی کە ئەنەوێت توێژینەوەکەن لەسەر ڤایرۆسەکە. پاش ئەوەی کە بە قۆناغی یەکەمە کە لەم ژوورەیە کە بۆ هەڵۆشاندنەوەی ڤایرۆسەکە دەستمان پێکردووە ئەو مادەی کە حازرمان کردووە نمونەی کۆتا قۆناغی یەکەم کۆتا بەشی قۆناغی یەکەمە کە نمونونەکەی ئەو تا ئامادەیە کە شیکاری بەشی دووەمی بۆ بکەین ڤایرۆسەکەی دەستنیشانکەین. هەتا ئێستا ئێمە ناتوانین بڵین کە ئەم کەسە هەڵگری ڤایرۆسەکەیە یاخود نا، چونکە ئەم بەشە تەنها بەشی دەستە. ئەو قۆناغانەی بەتێ پەڕێەوە کە ئامادەسازی کرەوە دڵنیا بین کە ڤایرۆسەکەمان دەستەکەوێت ئەگەر کەسەکە هەڵگری ڤایرۆسەکە بێت و یاخود ناخێت. بۆیە ئەمە قۆناغی یەکەم وتمان تەواو کردووە ئامادەیە کە بیبین بۆ ژووری ئامادەسازی. دوای ئەم چەند سەعات کارکردنا سامپڵەکان دەبرێتە ژوورێکی تر، بەڵام دووبارە پێویستمان بەدانانی ئەم جلو بەرگانە هەیە. لێرەیە ئەمە قۆناغی یەکەم بوو، ئەم بەشە ژووری هەڵۆشاندنی ڤایرۆسەکە بوو کە ژوورێکی زۆر تایبەتە کە پێکهاتووە لە نێگەتیڤ پرێژەر و هیپافیلتەر، واتە ئەم ژوورە سیستەمێکی تایە. سیستەمەکە سیستەمی پاکردنەوەی هەوایە و سیستەمی پاکشکردنەوەی ڤایرۆسەکەشە بە هەمان شێوە. لێرە لەبەرەوەی کە گوماناوی ئێمە هەڵگری ڤایرۆسەکە بینجلەکانمان لە کاتی ئیشکردنە پێویستە من نەچمە ژووری بەشی دووەم کە پێوتێ کلین ئێریا بەشی پاک. پێویستە هاوکارێکم کە لەگەڵمان ئیشەکە کاکتۆکەزە نمونونەکەم لێ وەرگێت. پاش ئەوە پێشوەی کە بچمە ژووری دووەم پێویستە من خۆم بگۆڕم. پێش خۆگۆڕینیش پێویستە ئەمە مادەی پاکشکەرە دایدسن هەروەکو لە سەرەتادا لە سەرەتای کارکردنمان لە ناو تاقیگەکەیە ئاماژەم پێدا بۆ دەستنیشانکردن و بەدەستهێنانی ڤایرۆسی کۆرۆنا کە بیسەلمێنین ئەو کەسە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنایە یاخود توشبووە بە کۆرۆنا بە دوو قۆناغا تێپەڕی. قۆناغی یەکەم هەڵۆشاندنی ڤایرۆسەکە و بەدەستهێنانی پێکهاتەی بۆ ماوەیی جیناتی ڤایرۆسەکە بوو و پاش ئەو قۆناغە کە لە ژووری ڤایرۆسەکە دەستمان کەوت ئێستا ئەوەی کە لە قۆناغی یەکەمە لە ژووری ڤایرۆسەکە هەڵمان وەشان و بەدەستمان هێناوە وەکو ئێبینن. ئێستا قۆناغی دووەم دەست پێەکەین کە هاوکارم کاکتۆر شاخەوان بەشی دووەمی شیکاریەکەمان بۆ ئەنجامەدا.
دوای بڵاوبوونەوەی ئەو دەنگۆی کە گوایە نزیکەی 10 بۆ 15 سواب دەکرێتە نێو یەک تیوبەوە، ئێمە وەک گەلی کوردستان بە دوواداچوونمان کرد و گەیشتینە ئەم دەرەنجامە. ئەمە سیستەمی پوڵە کە تەنها لە کاتێکدا دەکرا کە کارمەندانی تەندروستی بە تیم لە ناو شاردا دەگەڕان بە دوای هەڵگری ڤایرۆسەکە لە نێو خەڵکدا کە پێی دەوتران نمونەی وەرگری هەڕەمەکی و ئێستا کاری پێناکرێت. پێویستە هاوڵاتیانی خۆشەویست لەوە دڵنیا بنەوە کە شیکاری ڤایرۆسی کۆرۆنا بە شێوەی سواب کە بە ناوی بەحسی لوتەکە ناوی دەرکردووە لە ناو خەڵکیدا، لەوە دڵنیا ببنەوە کە ئەم شیکاریە هەموو کەسێک بە تاقی تەنیا ئەکرێ، واتە هەر کەسێک کە لێ وەرگیراوە تەنها شیکارێکی خۆیەتی لەگەڵ هیچ کەسێکی ترا کە کەڵاو ناکرێت. بە نسبەت شیکاری کۆ کە واتە کۆشیکاری ئەکات، ئەوە لە کاتێکە ئەکرێ کە ئەرک و لێپرسراوێتی فەرمانگەی تەندروستی سلێمانی دوو بەشە. یەکەم چارەسەرکردنە، دووەم ڕێگریکردن و کۆنتڕۆڵکردنی نەخۆشیە. ئێمە لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە کە ڤایرۆسەکە هاتە کوردستانەوە لە ڕێی گەشتیارانەوە کە ڤایرۆسەکە گەیشت بە کوردستان، شانبەشانی دەستنیشانکردنی ڤایرۆسەکە وەکو ئەرکێک و لێپرسراوێتی فەرمانگەی تەندروستی سلێمانی هەستان بە گەڕان و بە دوواداچوون بۆ ئەوەی کە بزانین بەڕاستی ئایا ڤایرۆسەکە لە سەرچاوەی ترەوە هاتوۆتە ناو وڵاتەکەمانەوە یاخود نا. بۆیە فەرمانگەی تەندروستی سلێمانی هەستا لە مانگی سەرەتای مانگی سێە دەستی کرد بە ئامادەکردن دوو تیممان دوو پۆلمان هەبوو. پۆلی یەکەم ناوشار بوو کە بەرپرسیار بوون لە گەڕان و کۆکردنەوەی نمونەی ڤایرۆسەکە لە کرێکار و فەرمانبەر و هەروەها بێت کارگوزار و ئەو کەسانەی هاوپیشانی کە لە قەساب و لە بەقاڵ و لە سوپەرمارکێتەکان کارەکەن. بۆ ئەم مەبەستە هەر پێنج کەسێک نمونەی لێ وەرەگیرا ئەکرایە ناو یەک سامپڵەوە. مەبەست لە وەرگرتنی نمونە لە 5 کەس و خستنە ناو یەک سامپڵەوە بۆ سێ هۆکاری سەرەکی ئەگەڕاوە. یەکەم ئەم پشکنینێکی سەرپێیی بووە بۆ ئەوەی کە دڵنیابین ئایا ڤایرۆسەکە بوونی هەیە لە ناو شاری ئێمەیە یاخود نا. دوو، بۆی کە بزانین بە زووترین کات سەرچاوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە ببینین. چونکە بۆ نمونە ئەگەر بەڕێزێک کە ئەرکی پیرۆزی خۆی ئەبینی وەکو نانەوایەک و یاخود وەکو گۆشتفرۆشێک وان کارمەندێکە لە سوپەرمارکێتێکە، ئەم کەسە جێگیرە لەگەڵ بەخشینی بابەتەکانی بە کەسی کڕیار لەگەڵیشە لەوانە بوو بێتە سەرچاوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. بۆ بەرگرتن لەم هۆکارە بۆی کە بزانین سەرچاوەی بڵاوبوونەوەکە چییە، ئێمە ئەم شیکاریەمان کرد. هەر پێنج کەس نمونەی وەرگرتنی 5 سواب ئەکرایە ناو یەک تیوبەوە. بەڵام بەمەج هەر 5 کەسەکان ناو و ژماری مۆبایل و تەمەنیان دیاری کرابوو لەگەڵ ناونیشانی گەڕێکیان. ئەگەر پاش ئەنجامدانی شیکاریەکە ئەم سامپڵەی کە 5 کەسی تیا بوو دوایی ئەگەر پۆزەتیڤ بووایە گومانتان کردایە کە ئەنجامەکەی پۆزەتیڤە هەر 5 کەسەکە بانگ ئەکرایەوە بەجیان بۆ هەر 5یان دەکرایەوە. ئەو کاتە دەرەکەوت کە سەرچاوی ڤایرۆسەکە کام لە هەڵگرەکانیتی و شیکاری پۆ لە مانگی 3 تا 5 ئەنجام درراوە. لەو کاتی بەڕاستی کە بە شێوەیەکی پەتا لە ناو شاری سلێمانیا بڵاوبەوە شیکاری پۆڵمان وەستان. تەنها ئەنجامی شیکاری پۆڵ تەنها بۆ مەسح بووە، بۆ سکرینین بووە، بۆ ئەوەی کە بتوانین دەستنیشانی سەرچاوەکان بکەین، نەک بۆ ئەوەی کە نەخۆشی پێدیاری بکەین. بەڵام ئەو کەسێک کە خۆی نیشانەی هەبووە و هەڵگری ڤایرۆسەکە بووە کە سەردانی سەنتەر و نەخۆشخانەکانی ئێمان کردووە، بە تاقی تەنیا شیکارێکی بۆ ئەنجام درراوە. نمونەی ئەو لەگەڵ هیچ نمونەی نەخۆشێکی ترا کە کەڵاو نەکراوە، بەڵکو
بە تەنیا شیکارەکەی بۆ کراوە ئەگەر پۆزەتیڤ بوو بێ واتە هەڵگری ڤایرۆسەکە بووە یاخود هەڵگری ڤایرۆسەکە نەبووە و هەموو نمونونەکانی لە مانگی دووەوە هەتا ئەمڕۆکە چواردەی حەوتە هەموو نمونونەکان پارێزراوە لە هەردوو سەنتەری شەهید تاهیر و سەنتەری دەستەی کوردستانی نمونونەکانی نەخۆشەکان پارێزراوە. ئێستا پێویستە نمونەیەک ڕوونکەینەوە بۆی بزانین ئەم مادەیە پێوترێ VTM واتە سەرچاوەی گواستنەوەی مادی نەخۆشەکە بۆ تاقیگە پێویستە ئەو سوابەی کە وەرەگرین بکەینە ناو ئەمە سوابە ئەوە کە پێی ئۆتێ فەحسی لوتەکە ئەمە بۆ دەستکەوتنی ڤایرۆسەکە پێویستە ئەم سوابە بکەینە ناو لوتی ئەو کەسەی کە شیکارەکەی بۆ ئەکرێ پاشان ئەکەینە ناو پێش بۆ ئەو مادەی کە ئامادەی بگوازرێتەوە بۆ تاقیگە ئەمە یەک کەسە یعنی وا گومان بە لە یەک کەسمان وەرگرتووە ئەکەینە ناو ئێرە ئەمە یەک دانە زانین چەند دانی کارچێکا بێتەوە بۆی کە هاوڵاتیانی بەڕێز ئاگادار بن و دڵنیا بنەوە هاوڵاتیانیش شارە خۆشەویستەکەم دنیا ئەکەمەوە کە نیزامی پۆل سیستەمی پۆل لە 5 سواب زیاتر ناکرێت و ئەوەش تەنها لە کنە و پشکینەکانی فەرمانگەی تەندروستی بۆ دەستنیشانکردنی ڤایرۆس لە ناو بازاڕ یان لە شوێنە گشتیەکانە نەک بۆ نەخۆش کراوە و ئێستا کە لەبەیەکی نەخۆشیەکە بڵاوە بە هیچ شێوەیە نیزامی پۆل جێبەجێ ناکرێت چونکە ئەوە زۆر کارگرانیە بۆ ئێمە ئەگەر بە نیزامی پۆل وەرگین کاتێ پۆزەتیڤ بوو جارێکی تر بۆ هەر پێنجی بکرێتەوە هەم کاتە کوژێ هەم ماوادیش بەفیڕۆ ئەچێت ئەم شیکاریە پێوترێ شیکاری مۆلیکولەر PCR ئەمەی کە لە دەستەی کوردستانی بۆ توێژینەوەی زانستی دیراساتی استراتیجی ئەکرێت کە سەر بە وەزارەتی فەرمی باڵایە بە هەروەها لە نەخۆشخانەی شەهید تاهیر بەر کە دوو تاقیگەی پسپۆڕی ئەم شیکاریە پێی ئەوترێت شیکاری مۆلیکولەر بۆ دەستنیشانکردنی خودی ڤایرۆسەکەیە نەک بەرئەنجامی بەرگری لەشمان بەڵکو ئەو کاتە دەستنیشانەکە کە کەسەکە تووشی ڤایرۆسەکە بووە لە دووەم ڕۆژی توشبوونیەوە هەتا ئەو کاتەیە کە ڤایرۆسەکە لەشیان نامێنێ ئێمە ئەتوانین بەم ڕێگەیە دڵنیابین کە کەسەکە تووشی ڤایرۆسەکە بووە و جیاوازی چیە لەگەڵ پشکینەکانی ترە پشکینەکانی تر بە ڕێگەی خوێن یاخود بە ڕێگەی چلە ئەکرێت ئەمە قۆناغی دووەمە کە بە ئەمەری ریڵ تایم PCR کە بۆ دەستنیشانکردنی خودی ڤایرۆسەکەیە و
بە هەردوو قۆناغەکە قۆناغی یەکەم ئەگەر 100 نمونەی شیکاریمان هەبێ نزیکەی قۆناغی یەکەم 5 کاتژمێر دەخانێت و قۆناغی دووەم کە بە ئامێرەکەیە 2 کاتژمێر لەناو ئەم ئامێرەیە پێویستە کە بۆی کە ئەنجاممان دەستکەوێت ئەنجامی کۆتاییمان دەستکەوێت کە بیسەلمێنی کە ئەم کەسە هەڵگری ڤایرۆسەکەیە یا خودنا ئەو کەسی کە هەڵگری ڤایرۆسەکەیە بە کۆنسەنتریشن بە بڕی ڤایرۆسەکە ئەم جیازە پێمان نیشانەیە کە گەربوونی ڤایرۆسەکە هەبوو و بڕی ڤایرۆسەکەش چەندە لە لەشیە هەردووشیمان پێ بۆ دەرئەخات وەکو ئیبینی ئەمە نمونونەکانە ئەمە نمونەی یەکەم ئیبینی جارێک نییە کە کاتێک دەسەقینە سەر نمونەی یەکەم ئەبینی لە ببینی لە کۆمەڵی قۆنا هینە کاتدایە کۆنسنتریشنە سێرەکی لە کۆمەڵی دەورانە لە قۆناغی 25 جوانێ ڤایرۆسەکە دەرکەوتووە ئەم کەسە ئەیسەلمێنێک کە نمونەی یەکەم ڤایرۆسەکەی هەیە ئەگەر سێری نمونەی دووەم بکەین نمونەی دووەمیش بە هەمان شێوە ڤایرۆسەکەی هەیە بە ڕەنجێکی ترە بەڵام بڕی ڤایرۆسەکە لە نمونەی نەخۆشی دووەمە کەمترە لە چاو نمونەی نەخۆشی یەکەمە ئەگەر سێری نمونەی سێیەم بکەین بە هەمان شێوە نمونەی سێمیش هەڵگری ڤایرۆسەکەیە بە خەتێکی شین دیارە نمونەی چوارەم ئەگەر دەستنیشان بکەین سێرەکەی کەسەکە لە کۆتاییە ئەم دیارەکە لە قۆناغی چلایە واتە ئەم کەسەیەکە بەرەو چاکبوونەوە ئەڕوا ئەم کەسە ڤایرۆسی هەیە بەڵام بڕی ڤایرۆسەکە لە لەشیان زۆر کەم بۆتەوە بەرەو کۆتایی دەبێت ئەگەر سەری نمونەی پێنجەم بکەین ئەم یەک خەتی ڕێکە بە هیچ شێوەیەک بەرز نەبووتەوە واتە ئەم کەسە ڤایرۆسەکەی نییە یاخود قەڕانوێتە ئەگەر تووشیشی بوو بێت واتە ئێستا لەم کاتەیە کە نمونەکەی لێوەرگیراوە ڤایرۆسی نییە ئەمە ئەنجامی شیکاریەکەیە کە پیشانی ئەدا ئێمە چۆن دڵنیابین کە کەسەکە هەڵگری ڤایرۆسەکەیە خود ژین عەبدوڕەحمان گەلی کوردستان سلێمانی بەڵە خۆشەویستان پێکەوە بابەتەکەمان بینی بە هیوای سوود بۆ هەموو لایەکتان هەتاکو ئێوارێکی دیکەی پرۆگرامی باپا بنبین دەبین و میوانی ماڵەکانتان ماڵەوە.